دکتۆر فەرەیدوونی درەخشانی ناسراو بە کۆچەر بیرکار ئەم زانا کوردە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتە و ساڵی 1970 لە شاری مەریوان لەدایک بووە. بیرکاریزانێکی بەتوانا و لێهاتووە لە بواری ئەندازەی جەبریدا. باوکودایکی کۆچەر بیرکار پیشان جوتیاریە و بەکاری کشت و کاڵەوە خەریکن. ئەم زانە کوردە لە ساڵی 1999 لە زانکۆی تاران بڕوانامەی بەکالۆریۆس لە ماتماتیک بەدەست دەهێنێت. ساڵی 2000 لە شاری لەندەن بەشداری دەکات لە ئۆلۆمپیادی بیرکاری نێودەوڵەتی و لە سەراستی جیهان پلەی 62 بەدەست دەهێنێت. لە هەمان کاتدا داوای مافی پەنابەری دەکات لە بەریتانیا و دادگای ئەو وڵاتە لە یەکەم دانیشتنی ئەم داوایە مافی پەنابەری پێدەدات. پاشان خوێندنی ماستەر و دکتۆرا لە زانکۆی تۆتنهام بە پلەی نایب بەدەست دەهێنێت و ئێستا لە زانکۆی کامبریج خەریکی وانەوتنەوە و توێژینەوەی زانستیە. خاوەنی چەندین خەڵاتی نێودەوڵەتیە و دوایین خەڵات وەریگرت خەڵاتی فێڵدزە لە شاری ڕیۆ دی جانیرۆی لە یەکی ئابی 2010 کە بەناوبانگترین خەڵاتی جیهانیە لە زانستی بیرکاریدا. لەم بەسەرکردنەوەیەدا خانەوادەی کۆچەر بیرکارتان پێدەناسێنین. من مەجید درەخشانی خەڵکی ئاوایی نێ باوکی دکتۆر فەرەیدوون درەخشانی بە دکتۆر کۆچەر دوو ناوی هەزیسە. کاک کۆچەر لە نێ لەدایک بووە لە ماڵێکمان بوو لەو ماڵە لەدایک بووە وتم مەرد کەلازێکی لە مەدرسەیەکە لەو بەرەوە دەرزی ئەخۆن زوو بەفر زۆر ئەباری بە کۆڵم بر بۆ مەدرسەکە بۆ بەرەوە نەیەتوانین بڕۆ مناڵ بوو بە کۆڵم بر و بە کۆڵم هانیەوە تا 2 ساڵەوە بەرەو خۆنیم دەم مەدرسە هاتە لای ماڵ خۆمان نزیک بۆ مەدرسەکە پێی تا ڕاهنمایی لەم لای ماڵ خۆمانە خوێندی تا کەلاس 9. دوای کەلاس 9 قبوڵ بۆ دەبیرستان چووە شار مەریوان دەبیرستان تاڵەقانی لەوەی چۆن ساڵ دەرزی خۆن لەوێش تا دیپلۆمی کرد. دەستخۆشیێکم لە مامۆسەکانی لەڕێی دەبیرستانەکان لە مامۆسەکانی دەستخۆشیان لێ یەکەم لە کەلازێکیوە مامۆسەکانی ڕەحمانی خاتون مەلەعا بووە و کاکەما درەخشانی هەر خزمی خۆمان بووە دەستخۆشیان لێ یەکەم مەمنونە هەم لە دیپلۆمە شرکەتی کرد بۆ دانیشگا بۆ دانیشگا تاران قبوڵ بوو چەند ساڵ دانیشگا تاران دەرزی خۆن. تەشەکورەکەم لە ئوستادەکانی دەتەوە میلەتی ئێران بەخصوص ئوستادەکانی. دوای لیسانسی کرد لە دانیشگا تارانە شرکەتی کرد بۆ ئۆلمپیا ڕیاضی جیهانی شرکەتی ئۆلمپیاد کیشوەری نەفەر ئەوەڵ قبوڵ و مەداڵ تەڵای کرد لە شرکەتی کرد تیناشەکی بۆ لەندەن بۆ مسابقەی جیهانی ئۆلمپیاد ڕیاضی چوو بۆ لەندەن لێوە مەقام سێمیانی نەهاتۆ. کاک فەرەیدوون ئەخلاقی زۆر خۆش بوو لە ماڵی ئەخلاقی جوان بوو ئەوەتە لە کار کەشاوەدەی کۆمەکی بە من نەکرد لەگەڵمان کاریەکە فەرمایی لەگەڵاکەم بەدەم کارەکەەوە دەرزی خۆم بەدەم کارەکەیشۆ هەنە کتێبەکەی هەمیشە پێ بوو مەسەن کارێکمانە کرد هاتیم بۆ خرامی لە کتێبەکە دەرزی خۆن یانە شەوە سەعات 3 بڕقم لێ کوژاندۆ ڕۆیگەن ئێمەش خەومانێت دەرز دەخوێنم سەعات 3 سەعات 4 بڕقم لێ کوژاندۆیتە بێدەم ئەو نەزا ڕۆشنی کاتۆ فەرە ئینسانێکی بەئەدەب بوو ئینسانێکی زۆر ژیر بوو زۆر لێی ڕازیم لە یان لە منداڵەکان لە گشتیان ڕازیم خوان لێ ڕازی بە ئینشەڵڵا. من و دایکی زەحمەت زۆرمان کێشا لە گەلیانە من ئیش و کارم پێ نەیەکەن بە منداڵەکەم کاکیان ئێوە دەرز بخوێنن من خۆم دایکی ئیش و کارەکەین ئەم لیباسانتەنە بۆ ئەفرۆشم برا ئێوە دەرز خوێنن من بە پێوەکو من داما مەبن بێسەوات ئاواتم بۆوەتە سەرکەوتوتر بێت وەختێ دوعاکەم کوڕی هەموو کەسێکی وەگە و سەرکەوتوو بێ و دەستخۆشی لەو کەسانەکەم کە کۆمەکیان پێکرەوە کە یارمەتیان ئاوە مەلەوە بەخێرەت نییەوە یەکەم بەخێربێن سەر و چاوم سپاس بۆ کاناڵەکەیشتان دەستخۆشیتان لێ یەکەم. من دای کاک فەرەیدوون
لێ بەخۆی بە کۆچە بیکە ناسانەوە بە مناڵێکی سەڵاب وڵا ئازاری بۆمان نەبوو هەر عەزەتی نەیەکەی زۆر سەڵاب بوو دەرس خۆی یەخۆن ئێمە شوغڵمان کەشاوەرزی بوو ئانێ لە مەدرسەکە هاتوو ئەم جێماڵەی ساهەنتیە ئەمان کرد بە تەڕەکاڵە هەبوو من یاری هەیە بۆ یارمەتی ئێمە بۆ گرانە شکول ناو خەڵکی شاخازم بە شەو نەیە خەوتەتانی بە شەو هەر دەرزێ خۆن هەڵبە بنیام لەگەڵ شتێکە زەحمەت نەکێشە هەر زەحمەتی کێشە لەگەڵ دەربەغانیا بەتر شکول لەخوا بە زیادە باش بوو من ژیوای سەرکەوتن نەخوازم بۆ مناڵ حەچی کەس ئیشەڵا وها سەرکەوینەکان نێوش ئیزدواجەکەی کردووە ژنەکەی تایلەندیە کوڕێکیشی هەیە بە ناو زانکۆ 4 ساڵ و نیو ێزدی ئەو خۆ کوڕەکەی ژێریێژە من خەڵکی کورد و کوردستان و نەییم خەڵکی نیم لە زانکۆکانی ئێوێ ئاواتم هەیە هەر سەرکەوتوتر بێ و نوخشە بێت لە ڕۆڵەی هەموو کەسێ هەر هەمیشە پێ و تویشمە 5 فەرزە لە نوێژەکان هاروتمە سەرکەوتوی دنیا قیامەت بێ یاخوا لە دنیا قیامەت سەرکەوی ئینشەڵا چونکە مناڵیش بوو هەر عەزیەتی ئێمەی نەکردووە ئێستا شکول لەخوا بە زیابێژێگەی فەخر و شانازی بۆ هەموو کەسێ ڕۆڵەی هەمووی کوردن نەک تەنیای ئێمە تەنیا ڕۆڵەی ئێمە نییە دەستخۆشیتان لێ یەکەم بە خێراتنتانەکەم تەبریک بە هەموو کوردێژم بە هەموو کوردێکی دنیا هەچ کەسێ پیرۆزبایی بروسکەی ناردووە بۆ کاک فەرێدون کە برای منێ منیش دەستخۆشی لێ یەکەم و پیرۆزبایی لە هەموو کوردەکانەکەم کاک فەرێدون هەر برای من نییە برای هەموو کوردێکە هیوا و سەرکەوتونە خوازم بۆ هەموو مناڵێکی گەلی کورد ئیشەڵا وە کاک فەرێدون ئەوانی سەر بکەون و ئەوەها دڵی هەموو کوردێک خۆش بکەن کاک فەرێدون دڵی هەموو کوردێکی خۆش کردووە ئیشەڵا مناڵێوێژ وا سەرکەوتوو بێ یاخوا دەستخۆشیتان لێ یەکەم لە هەموو کەناڵەکان کە زەحمەتیان کێشاوە بۆ کاک فەرێدون زەحمەتیان کێشاوە گشتیان هاتوون تەبریک بایان وتووە منیش دەستخۆشی لە گشتانەکەم مناڵێوێژ ئیشەڵا وا سەرکەوێ بە خێرات لە هەموو کەناڵەکانەکەم وەڵا لە مناڵیە ئەم مناڵانمانە کاکە حەیدەر نەبێ لە من گەورەترێ ئیتر گشت مناڵەکان خۆم گەورەم کردن چون دایک و باوکم خۆیان خەریکە شاوەرزی بوون دایکیشم هەروەک باوکم مەچوو یارمەتیە لە دەشت و دەروشتا ئەوی شەروا کاری لە تەکا کریتە مناڵەکان خۆم گەورەم کردوون کاک فەرێدون هەمیشە دایم خەری دەرس خوێندن بوو مەسەرەن تەماشای کرد مناڵەوە شتە لەو کاتەکە مناڵ بوو مناڵە ڕۆیە دەرۆ خەری بازیکردن بوو ئەو فەقەت بە دەرس مەشغوڵ بوو هیوادارە مناڵ هەموو کەسی هەروە خەری دەرس خوێندن بێ ئیشەڵا با بێ بە ئیشەڵا مایە ئیفتخار بۆ هەموو گەلی کورد بە ناوی خوای گەورە و دلۆڤان سەرەتا بە خێراتنی ستافی بەرنامەکەتان ئەەکەین شەبەکە و کاناڵی پەیام بەخێر بێن سەر و سەرچاوی ئێمە ئێوە ئێمەتان گەورە کردووە بەڕاستی جێگەی شانازین بۆ ئێمە حەقی خۆمانە ئەو هەستەی کە ئێمە هەمانە خەڵک لە ئێمە زیاتر بوویەتی پیرۆزبایی یەکەم لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەت کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەت شارە جوانەکەی مەریوان و بە خصوص ئاوایی نێ تەشەکوریان لێ یەکەین زۆر زەحمەتیان کێشاوە لە ئێمە زیاتر هەوڵیان داوە لە ئێمە زیاتر پێخۆشحاڵ بوون لە ئێمە زیاتر شایان گێڕاوە دکتۆر فەریدون تەنیا ڕۆڵەی ئێمە نەبووە تەنیا ڕۆڵەی ئەم بنەماڵە نەبووە ڕۆڵەی میلەت و تەواوی کرد بووە ئەم سەرکەوتنیژە بە هەر مەسئول و بەرپرسێکە بەڕاستی هەست و ئاواتیان ئەوەیە کە میلەتی کورد بۆ جیهان دەرسکەوێت لە هەمویان تەشەکر و قەدردانی ئەەکەین من وەکو زاوای کاگمەجی کە دکتۆر درەخشانی ئەبێتە ژن برای من دکتۆر درەخشانی لە ئەوەڵی ژیانیەوە زۆر بە ژیانێکی سەخت بە نەبوونی بە نەداری لە دوای ئەوە باوکو دایکی زۆر زەحمەتیان کێشاوە لە ژێر کیمیایی و تۆبارانی شەڕی ئێران و عێراقا ئەویان پەروەرش کردووە بەڵام ئەم کوڕە هەر لە ئەوەڵەوە ئەخلاقی بە دەرس بووە ئەخلاقی بە عیلم بووە لەگەل عیلما گونجاوە لەگەل عیلما ڕەنجی داوە و لەگەل عیلما ئەمری برۆتە سەر هەمیشە خولیای ئەوە بووە کە هاوکەلاسەکانی هاودەرسەکانی وەکو ئەوانی ڕوتبیان بەرز بێ جێگەی ئفتخارە بۆ ئێمە کە لە وڵاتێکی وەکو ئەوروپا ئیمڕۆ دکتۆر درەخشانی قسەی ئەوەڵەکا بۆ تەواوی میلەتی کورد و ئەمڕۆ بزرگانی کرد وەکو شێخ سەعی پیران وەکو شێخی نەمر وەکو مامۆستا قانع وەکو مامۆستا بێسارانی وەکو ئەو گەورە پیاوانە کە ئەمڕۆ بەڕاستی ڕۆڵە شێرێ پەیا بووە کە ڕۆڵەی کوردە
دڵی ئەوانیژی خۆش کردوەوە هەستی ئەوانیژی بزوانوە من جێگەی خۆشێتی تەشەکر و قەدردانی بکەم لە مامۆستایانی ئاینی مامۆستایانی یەکێتی ئاینی زاینی مەریوان و هەورامان کە بە یەمامە مەشهورە هاتوون تەقدیر و تەشەکوریان کردووە لە جمعەکانە بەڕاستی لەسەر شخصیەتی دکتور قسەیان کردووە تەشەکر لە هەموو لایەنەکەم هەمویان مەمنونیانین کوڕی ئەوانە تەنیا کوڕی ئێمە نییە ئێمە ئیفتخارەکەین بەوەی کە ئەم خەڵکە زەحمەتی کێشاوە بەڕاستی دەنگدانەوەی دکتور درەخشانی وەکو دەنگدانەوەیەکی کەم نییە وەکو دەنگدانەوەیەکی عالەمیە وەکو چۆنێژن لە وڵاتێکە شتێکی گەورە ڕوویداوە بەڕاستی ئاوا بوو ئینفجارێ بوو کە بوو بە نور و بوو بە ڕۆژ و بەسەر چوارپاچەی کوردستانە هاتە خوارەوە ئینشاءڵڵا میلەتی کورد هەر ڕۆڵەی وای بێت و هەر ڕۆڵەی وا بنێرێت ئێمە ئیفتخارەکەین بەخێر بێن سەر و سەرچاوی ئێمە بەخێرانترتان عەرزەکەم یاخوا بەخێر بێن سەر چاو و سەرمان زەحمەتتان کێشا هاتن پیرۆزایەکەم لە کاناڵەکەیشتان زەحمەتتان کێشا زۆر سپاسەکەم لە مامۆستا عەلی ئەمڕۆ زۆر سپاسەکەم لە خاڵە کۆچەر یاخوا ئاوا هاتوێ کورد ئاوا سەربەرز زۆر سپاسیشەکەم لە کاناڵەکەتان یاخوا بەخێر بێن سەر چاو بەخێراترتان ئەەکەم بەخێر بێن سەر چاو دەستخۆشی کاناڵەکەتان ئەەکەین ئەوەتێ من شاهۆم شاهۆ درەخشانی برای کاک فەرەیدون درەخشانی کۆچەر بیرکار من وەکو برای کاک کۆچەر دەستخۆشی لە هەموو خەڵکی کوردستان ئەەکەم بە تایبەت گەورە پیاوانی کوردستانی باشوور بەڕاستی زۆر زەحمەتیان کێشاوە هەم خۆیان هەم کاناڵەکانیان دەستخۆشیان لەکەین و زۆر مەمنونیان هەین و ئەوشەڵا ئەم شتە گەورە پیرۆز بیانە لە هەر هەمومان لە چوارپاشەی کوردستان دایەوە من وەکو براشکۆلەی کاک فەرەیدون زۆر شتی ئەوم لەبیر نییە بەڵام ئەو شتانەی کە لە باوکم بیستۆ لە برا گەورەکەم و دایکمەوانە توانم کەمێ لەو شتانتانەوە باسکەم کاک فەرەیدون خۆی بە مناڵی هەنێ وەختە لە دایک بووە ئەو شەڕی ئێران و عێراق دەستی پێکردویانە هەر لە دایک بوونەکەیە شتێکی خۆشی نەبووە تاوەکوون ئێوە نەختێ گەورە بووە چۆتە مەدرسەیانە لە سەرەتای خوێندنیا بەهۆی ئەو شەڕەی بین ئێران و عێراق و کەمێ ناڕەحەت بووە خوێندن بۆی خوێندن لە نێیان نازانم ئاوارە بوون بۆ دیەکانی تر وەختێ تاوەکوونێ کەلاسی پێنجی ابتدایی سەرەتایی لەویا کاک فەرەیدونم بەهۆی خۆی و معلیمەکانی و کەمێ ئەو شتەی بیرکاری ڕاضی یا خولقێت و تایە بینن تاوەکو نێشێتە ڕاهنمایی و ابتدایی کە هەر لە نێیا تەواوەکە تا دەبیرستانی کە چێتە مەریوان ئەتوانێت لە قبوڵەوە دانشگاهتاران لە یا فەوقە لیسانسەکەیان نەگرێت و لە مسابقەیەکی کشوەری ئەتوانێت مەقام ئەوەڵ بگرێت دوای ئەوە داوەتیەکەن بۆ ئۆلمپیادێکی ڕاضی بۆ ئینگلیز لەوێ توانێت مەقام سێوەم بگرێت ئیتر لەوێ لەگەڵ هاوڕێکانیان ناتوانێت گەڕێتەوە و ناگەڕێتەوە لەوێ نیشتە جێوێت و دانیشێ تاوەکو ئێستا توانێتی چەندانە خەڵات بگرێتە بە ئەمە زۆر بازەوانە نەکەین چونکە باش شتەکاوە کەمیان لاولانە بێت خۆیان باسیکەن باشترێ تر ئەم شتێشەم خەڵاتە کە لەم چەند ڕۆژ لەمە پێشگرتوێتی خەڵاتێکی گەورە بوو یانە شتێ وەکو تەقینەوەیەکی گەورە هەموو دنیای گرت هەموو عالم پێیزانی دوای ئەوە پیرۆزبایشی پێ ئەڵێن بە تایبەت بە هەموو گەلی کورد ئەنە هەر چوارپاچەی کوردستان کە بەڕاستی زەحمەت زۆریان کێشاوە ئەنە هەمویان هاتوون پیرۆزباییان پێوتین خەڵکی مەدەنی ئەوەی نەبێت کە بەرپرسان هاتبێتن هیچیان وتبێت کوردستان باشوورنە ئەوان زۆر زەحمەت خۆیان کێشاوە هەم کاناڵەکانیان هەم گەورە پیاوەکانیان بەڵام لە ئێران هەتا ئێستا ئەمە هیچمان نەبینیوە لە هیچ گەورەیەک و لە هیچ کاربەدەستێک و هیچکە ساڵی 79 خۆمان بوو ڕۆژ ساڵی 79 هەتاوی ڕۆژتۆی ترە تاوکو نەیسە نیشتەجێی ئینگلیسە و لەوێ دانیشتووە گیش و کاری لەوێ ئوستادی دانشگا لە دانشگا کەمبریج و دوایەوە عوزوی هەیئەتی علمی تاقیقاتی دانشگا کەمبریجێ خەریکی تاقیق و ئەو شتانەیە بەناو دانشگاکان گەورەی دنیایە ڕوا سەردانەکات ئەوە بۆ
گەورەکردنی بازێشتی ڕاضی بۆ هەمیشە گەڕانەوە کە تایسە قسەی ئەوە نەکردووە چونکە ئایسە ئەو ئیش و کارە ئەو لەوێ هەیەی بەڕاستی لە دانشگاکانەگرایە ئەو شتانە ناتوانێت جواب ئەو خوێندن و ئەو تاقی خۆشتەی ئەو باتەوە کەمێک کەم و کۆڕیان هەیە بەڵام بۆ سەردان حەزەکە بێتەوە سەردان کا بێ دانشگاکان گەڕێت لەگەڵ دانیشتوەکان قسەکە لەگەڵ ئوستادەکان قسەکە هەتا کۆنفرانسیا بێت سەمیناریان بێت ئەو شتانە با قسەمان لێ کرد و زۆریش پێی خۆشە.